سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر ئەم جارە بەدواداچوون لەسەر کار و خزمەتگوزاریەکانی نەخۆشخانەکانی فریاکەوتن لە نێو هەرێمی کوردستان دەکەین بە تایبەت لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاول لە هەولێر وەک نمونەیەک با بزانین لە ماوەی چەند کاتژمێرێکدا لەم نەخۆشخانانە چ ڕوودەدات چۆن خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت. لە هەر نەخۆشخانەیەکی فریاکەوتن بەشێکی گرنگ هەیە پێی دەگوترێت نەشتەرگەری خۆتان دەزانی شاڵە دوور بن لە هەموو ڕووداوێ زۆر زار حالەت هەیە پێویستی بە نەشتەرگەری هەنووکەیە لەم نەخۆشخانەیە ئەمە بەشی نەشتەرگەریە بینیم کۆمەڵێک کەسێک لێرە وەستاوە سڵاوتان لێرێ خەریکی ئەوەن چاوەڕێی دکتۆرە نەشتەرگەری نشتغلي بۆ چێ بۆ أخرى كم دكان بري باشە دکتۆر گوتی ساعت چەند نەشتەرگەری قلت ساعات عد بقينا مستشفى لە دەعیاتەیان لە نعم هذا الجولو هەر لێرە نيوروهاتين نیوڕۆهاتی قلتي هواري ساعات شج أو فاس كاين لبكر دي پاسەکان لە دەرەوەیان لە ژوورە نعم الجولو عمل الجولو هەموو لێرە عمري ماشەڵڵا باشە خزمەتگوزاریەکان بە ئەمانەتەوە پێم بڵێت چۆنە والله فقدنا ئەی قەرەباڵقێکە بێزاری نەکردی نخرنا والله بێزاری نەکرد هركز بيشوار بس باشە چۆنە نەتان بردە ئەهلی ئەتوانایە نەبووە بەسا لێرە بەخۆی دەختۆلوی دانایە کە لێرە ئەم ئەوەکەی ئێستا تو متمانەت هەیە متمانم پێ هەیە دەڵێ ئیشاڵا ئیشاڵە خواشفای لە ئەم ئەوغشت دەنێت ئیشاڵە هەم نەخۆشە چی گوتت حەز دەکەم قسام بکەم قسەکەت چییە؟ والله ئەمن یەک سارە نەخۆشم یەک سارە لە بن عیلاجم کە مندارەکانم گوتیان ئیلا دەی بچێت خەستەخانەی خصوصی هەستام چیمە خەستەخانەی خصوصی باشە یعنی بەو خودداینی هۆرد و قۆر لێ دەکەنەوە پارەت زۆر ڕۆی پارێز گەلک زۆر قۆریان بڕ قۆریان بڕی چەندت پارەیان ینی نە قۆر بڕینی بریە خۆرم بەس گەلک گرانە نەزانم قۆڕی بەمانای کوردەوەی خۆمان کە زۆر پارەی زۆر بدەن دەڵێن قۆریان بڕ مەسەلەن ئەی لێرە چی بووە زاکە مەسەلەن ئێستاکە ئەو کانونی دادنێن ئەو کانونی دادنێن لە خصوصی بە چەندی دادنێن بە چەندی بە 25,000 دینار لە نەخۆشخانەی لە خۆشخانەی ئاهلی بەس دیێرە بەلاشە کەوایە تۆ دەڵێ نەخۆشخانە حکومیەکان خزمەتگوزاری باشترە لە ئاهلیەکان ئاهلیەکانیش وەزیری تەندروستی نرخەکەیان بشێنن گەلک یعنی زۆرە حەقوێت یعنی لە سێ بەشی لە چار بەشی سێ بەشی بشتێنێ تۆش چاوەڕێوە دەکەی کەسەکەت نەشتەرگەری بکریا خۆت نا کوڕەکەمە بەربیتەوە بەرێ کەی بەربەوە ئەمڕۆ بەربیتەوە ئەمڕۆ سەلامەتیە لەسەر بەر نەوەڵا هەر لە غورفەکەی خۆ لەسەر سیستەم لوتی بە مێزەکە کەوتووە لێرە ئێستا لێرێ چاوەڕێ دەکات چاوەڕێ بە هەمان شێوە دەشتەرگەری بۆ بکرێت بەڵێ جوانکاری بۆ بکرێن جوانکاری بۆ دەکات ئەی پارەت چەند چوو؟ هیچم نەچووە هیچ نەچوونا ساعت چەند نەشتەرگەری دەکرێت؟ ئێستاوە لە یەکی نەفەرێکی لە پێشە ئەو خلازمی ئیوی دەکاتن باشە نەچوێ ئەهلی نەخێن لەبەر چ؟ وڵای برد بکەم یادێکی خۆمان گوت بە ئەهلی مەهلی بەڕاستی پارەی زۆر دەوێت ئێستا تۆ هاتیە حکومیەکان باشن یان نە؟ حکومیەکان ئەوڕۆ زۆر باشن ئەوڕۆ باشە بەس نازانین سبەی نازانین چی دەدێت بۆ دەبێت متوانێت ئەوڕۆ بۆ باشتر بۆ سبەی باش نەبێت والله ماترسیۆمانەیە کە وەستەکە خراپی دکتۆرێک باشەکانمان بڕواتن ئەگەنە باشەکان ئەگەنە هەر باش بوو هەر باشش دەبیت کاکە سەلامەتیە دەست شکاوت چی حالەتە؟ بەڵێ حالەتی ماتۆرە ماتۆر لێ دەبڕێت شکاوە؟ بەڵێ ئێستا هاتووی بۆ نەشتەرگەری یازگەت ماتۆر لێ دەبڕێت چێ سەر پێچی کرد و خۆت یان ئەوە؟ نا باران وار دووز بۆ بەربمەوە بەربووە سەلامەتیە ئینشاڵڵا چەند دەبی هاتوون؟ تقریبا دەدەقەت چارەگەک دەبی ئەشعیان لەو گرتین زۆر باش خزمەتیان کردین ئێستاش دکتۆر وتی هەر خلالی چەند دقیقێکی تر گێچەکەتان لۆ لێ دەدەین و دەچنەوە ماڵێ و چۆنە نەچوونە ئەهلی؟ بێگومان ئەگەر نەخۆشخانەکانی حکومی پێداویستەکانی فەرەهەمە و لە سایە سەری حکوومەتی هەرێمی کوردستان دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی وەزارەتی تەندروستی یعنی هەموو پێداویستەکانیانی لۆ دابین کردە پێویست ناکە من بچمە نەخۆشخانە بەڵێ ئەشعامان گرتووە و ئەشعامان لایە زۆر باشە الحەمدولله بەڵێ دکتۆر سۆران لێرکوانەیە مەوجودە ئێستاش لۆمان جێبەجێ دەکەن لە چێوە هاتووی؟ لە خەبات قەزای خەبات لەوێ نەبوو فریاکەوتن؟ بەگە دکتۆر هەموو حاضر بوون بەس گوتی ئەم دەوام کرد بە خۆم بچم بە خۆت هاتیە؟ لەبەر چ متمانەت بەوێ نەبوو؟ بەڵێ متمانەت پێ بەس گوتی وەکو
جهازك ما نبوا اللي يدري دلي لده وجهاز واقع قلت لي فاسی دڵی يعني بالي كنت لي دلي يعني زياد بني دلي باشە بەڵێ. ئەلێرە هەبوو بالي هي چەند دکتۆر تۆی بینی تقريبا 3 دكتور وەسەد باشە ئیشەڵا وي زور باش ڕازی لە خزمەت گوزاریەکان بالي زور لازم زور رازي. مزبوط زور مزبوطه هەر لە دەستپێکی دەرگاوە لە دەرگای سەرەکیەوە تا دەگەم ئەم قاوشەی ئێستا دەرگای یەکەمە کە دەیە ژوورەوە خەڵک دەبینم خەڵک وەستاوە لەم ژوورە دکتۆرەکان لەم ژوورە هەندێک ڕەنگی سوور هەیە نارنجی هەیە کۆمەڵێک ژوور هەنە هەمووی قەلەباڵغە تا ڕادەیەکی زۆر دکتۆر کاروان بەڕێوەبەری گشتی نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژاو لەگەڵماین دکتۆر پێم بڵێ بەردەوام ئەو قەلەباڵغیە هەیە طبعا كاد لقى كات فرقي هي دواري خوي صفتي وهي عندك كات هادي عندك كات قربالغ تردبيتن بس بعام روجانا بلي قربالغة روجانا نزيكي بين صد نخوش بوط استقباله بعمليات وبا نورنجي درشي ورايش كاريتمان روجانا بين صد نخوش بردكين بچار کاژمێر لما يسار كاجمير نەخۆشمان شەو زیاتر دەیان ڕۆژ اخوي بيوم قلتي تقريبا عادة لودي نخوشي لو انا لهشتي سبيني هتصعد يك ودويشو پاشان ليك ودويشو حتى باينك توزا كم دبي کاڵ دەبتەوە بله باشە ئەوە ئێستا دەبینم زۆنی نارنجی بله زۆنی صور. سەوز او الصورة او الزردة سيمانيا سێمانێ زەردیشمان هەیە زەردیشمان. ئەوە چۆنەوە او تصنيف كردني نخوشيا او سيستما شي نويا بلكو تاردك اما اللي تاخير يجوين والله الحمد لله باش كورونا ما تواني من لهولير وكو كم نخوش خانه تطبيق بكين زوني سور يعني كاو دكاتا او غرفي سور او حالتنا اللي داخل لبن كحاليا زور خطره زلطي مشكات زلطي دماغه حادثه سياريك قلي سوتانه برينا او ليره دبي باشان كان داك وضعي مستقر تربو ديت اولا مثلا جيسي دويلو دابندري يعني تخطيط شي دوي يعني دورين ولا بكري دیارە وەکو دەبینن بەڕێزان بەردەوام نەخۆش دێ نەخۆش دەڕوە بەڵام من حەز دەکەم دۆخی قاوشەکان بەشەکان بەسەر بکەینەوە کەوایە زۆنی سۆر كان صور ئەوێ بەسەر بکەینەوە لێرە چەند قەروێ لەمان هەیە دکتۆر حفقر ولا ما هي هەفت قەروێ لە بەڵێ. منداڵ من دال جنس. يا هەرچ دۆخ جن او حالتي ريد زوني بيدبي زوني سور او حالاني زور خطرياته قلت مروداوي سياره سدبين انسان روداوي سياره ليه ووضعي مستقر كده بلا ماشي عندي سونري عندي سبر شكانيا ترتيب ذكر دکتۆرمان هەیە ئێستا بەڵێ. ئێستا خەریکە دکتۆر بەڵێ. پشکنینیان لبو يكشي دكاتن و او هال سبر لقى نخوشكان ليه دسن اول دكتور اشكلنا ونخوشانا کەوای ئێستا حالی حاضر لەو قاوشە دوو دکتۆر هەیە نانا دو دكتور هي ونيرس لێرە لەو هۆڵە لەو هۆڵەیە دوو دکتۆر حالی حاضر چارەسەر بۆ دو نەخۆشەکان نيرسمان هي ودكتوري شويني دكتورة كان قد زي قورشة ذكر باشا. شوين دكتورة كان تزبيد من حزێک دەکەم دکتۆر کاروان بەشێکی زۆر لە هاوڵاتی دەبینم بەڵێ. ئەمە بە ویستی خۆتانە یان لە دەرەوە ویستی خۆت باكيد بو استخومانية مثلا خربالغي مثلا روجانا شرط بي لكارمن كان بريزغمان ددان لزيرة باين كان تشقليان بيدا كان و يعني مشكلة من زور هسه هاوڵاتی تا ڕادێک هاوکارنی نا والله ئەو قەرەباڵغی تقریبا تەسیر لە نەخۆش دەکات اكيد زۆر باشە زۆر باشە بزانین دایە حاجی سەلامەتیە دایە حاجی سڵاو دێبێ خاتون سەلامەتیە نەخۆشەوە ناتوانانی قسە بکە نایەوێ نەخۆشە ها دڵوشتی حادیسێ سەلامەت دەبیشە دکتۆر دیتی وانە هەموو شت باشە هەموو شت باشە دەستان خۆش بێ با بچینە بەشێکی دیکە نارنجي نارنجیە سەلامەتی شڕی بوو تامپۆن بوو یانی خلص يعني صارت هذا كل اسبوع هو صار يقول لك قصد الزامي لە هەولێر صار ياكلهم لە کێکەوە تۆ لە دەوامی دکتۆر الساعة 2 ساعت چەند ئێستا دکتۆر چەندت ماوە بڕۆیتەوە نیم ساعة پێم بڵێ لە سەعات 2 دکتۆرە تا ئێستا پێشوازیت لە چەند نەخۆش کردیە و ڕووداوەکان چۆن بووە عددي نخوش كان يعني ناتواني زورة تقريبا بقوم دو دكتوري
نیشتە جێی دێرین 4-5 دکتۆری تەواڕی ناکس ممکن مقدمی فریاکەوتن فریاکەوتن 2 دکتۆر لەگەڵ دکتۆری پسپۆڕی فریاکەوتن مقیمیش بەڵێ 4 دکتۆر تقریبا هەش دکتۆر بەردەوام دیگە لە فەرعەکانی دیکە ینی 24 کاتژمێر بیستکاژ بەس دکتۆر هەندێک جار درەنگ دەبی دکتۆر دەڵێن نادۆزرێتەوە ئەگەر دکتۆری فەرعەکان بی بە ئیشێکچێتە چکات جاروێ دکتۆر هەیە لە 3 خستەخانە خەفەرم سعات دوو تاوکو ێستا جۆرەکانی ڕووداوەکان چییە؟ ئەو ڕووداوانێک کە هەموو ڕۆژێ ئەوە هەر هەیە مەسەلەن ئەوانێت توشتەنگە نەفەسی دەبن زەفت و سوکەری زۆرەوە ئەوە هەر هەیە ئەوە بەس ئەوەی ئەو ڕۆکە زیادی کردو حادسەی سارە و بەربوونەوە بە هۆی ئەو کەشەوەی کە ئێستا هەیە کە شوهوا تەسیر دەکات طبعاً خەڵک سەرای داژوا و بارانیشە شۆفێران بە قوربان ئاگادار بن دکتۆرە لە تەواڕیە دەڵێ ئەمڕۆ باران باریە ڕووداوەکان زیاتر بووە بۆیە تکا دەکەین با دەنگی خۆشمان زۆر بەرز دەکەینەوە لە سەرخۆ ئۆتۆمبیل لێ بخڕن ڕووداوەکان زۆر بووە ئێستا من ناو مەسعدین دکتۆر دەچێت بەرەو نەشتەرگەری دکتۆر سڵاو دەبێ بوو بوو لە کاتش دەگرین حالەتەکە تاڕایەوە چەند نەشتەرگەریتان هەیە؟ 3 نەشتەرگەریمانێ ئەمڕۆکان سێ بەڵێ حالەتەکان چی؟ حاڵەتەکان ئێسکی خوارەوەی هەردوو قاچی هەردوو ئێسکی خوارەوە قاچی شکاوە دانێکیان دوانە دەستیانە ئەم حاڵەتانە یەکیان بەبەر تۆڕنەی کەت بوو نازم ئەوە لە خوارەوەی ئێستا دوو هۆبەمان هەیە بۆ نەشتەرگەری ئەوەی ئێستا تۆ دەچیت لێرانەیە 4 ساڵەمان هەیە بۆ نەشتەرگەری 4 ساڵ 4 ساڵمان هەیە بۆ نەشتەرگەری لە خوارشەوە بەشی نەشتەرگەری گشتی ئەمە بەشی ئێسک و شکاوین لێرە 4 ساڵەمان هەیە بۆ عملیاتکردن یعنی هەموو کات ئەتوانێت دوو دکتۆری ئیخسایی ئیش بکات لە ساڵەکانە دای حاجی نەشتەرگەری دەکامە دای حاجەیەک کە لەو نەخۆشانە کە ئێستا عملیاتی بۆ دەکەین بەڵێ باش پێداویستەکان ئێستا کاژمێر 7.5 ئەوانەیە 7.5 ئێمە لە 6ەوە لێرەین خەریکە ئێرە لۆدی دەکەوتە سەر 4 نەشتەرگەری بەڵێ پێداویستەکان چۆن هەموو هەیە پێداویستەکان ئەتوان بڵێن بەشێکی زۆریە بەڵام ئاتەن کەم و کوڕی دروستە بێت ئەمە هەموو خەستەخانەیە کەم و ئاسایە فەرموو باشە فەرموو باشە دکتۆر ینی هەندێک حالت هەیە گرفتان بۆ دەبێت بەڵام زۆرینە الحەمدوللا بەردەست شتەکان باشە بەسی ئێشک باسی بەسی ئێشک و شکاویەکەم بەسی ئێسک و شکاوی سپاس بەخوای شەکان باشە ڕوە هەنێ حاڵەتیش دروستە بێ بۆ شەریکە بڵێن لەگەڵ حکومەت تەنسیقی کردووە بۆ دابینکردن خزمەتگوزاریەکان هەنێ جار وەکو پێویست هەنێ جیاز ئامادە ناکرێت بەڵام هەندێک باشە بەس دکتۆر پێم بڵێ ئێمە بەوەندە نەخۆشخانە حکومیانە ئیکتفا دەکەین یان پێویستیمان بەس ئێرە لۆدێکی زۆری لەسەرا لەبەرەوەی تەواڕی ڕۆژهەڵات قەپات کرا و لەژێر تەئمیرایە 15 ئەکرێتەوە تەسەوورەکەم بەشی ئێشک و شکاوی بۆ دوو خەستەخانەیە ئەگەر ئەتوانی ئەگەر داوامێکی ڕێک و پێک و مەزبوط حکومەت هاوکار بێ وەزارەتی تەندروستی هاوکار بێت لە دابینکردنی پێداویستیەکانە ئەتوانم بڵێم بۆ ئێرە باشە عنی 100 پێداویستەکان پڕ ناکاتەوە بەڵام ئەتوانین بڵێن بەشێکی باشی نەخۆشەکان چاتیا چارەسەرەکە و ئەتوان چارەسەر بکەن. هاتوومەتە بەشی تاقیگا تەوالی ئەو بەشە زۆر گرینگە بەڵام خۆشبەختانە ئەوەی دەبینمەوە ئامێرانەی لێرەیە ئامێری باشن و شوێنەکەشی پاک و خاوێنە لێرە دکتۆر نادرمان لەگەڵە پسپۆری شکاری نەخۆشیەکان شکاری نەخۆشیەکان دکتۆر گیان پێم بڵێ چەند جۆرە پشکنین دەکەن بۆ نەخۆشەکان لە تاقیگەی ئێمە زۆربەی پشکنینەکان بۆ فریاکەوتنن وەک جۆری خوێنە و ڕێژەی خوێنە و ڕێژەی التیهاباتە و خەستی خوێنە و فحوساتی کیمیایە وەک فحوساتی جەرگ و گورچیلە و زۆر فحوسات دەکەن یعنی لەوانەیە لە دە جۆر نەخۆشی زیاتر تێپەڕ بکە ئامێرەکان باشن ئەمە زۆر مەحتیەوە ئامێرانەم کرد تەواوە یان تەواو نییە ئامێرانەوانە ستەندەردن ینی لەوانە کواڵیتی بەرزتر نییە بەرزتر نییە خۆشبەختانە لە نەخۆشخانەی حکومی معروف عالمیە جیازی کۆباس یعنی لە نەخۆشخانەی حکومیە زۆر باشە پشکنینتان کردووە ئەمڕۆ چەند پشکنینتان کردووە پشکنین وەڵاهی ئەمە ڕۆژانە 250 تا 300 نەخۆش ڕووماتیەکە ڕۆژانە پشکنین زۆربەی نەخۆشیەکان چێ لە وڵاتیمە زۆربەی نەخۆشیەکان ئێمە بەڕاستی حەوادیسمان زۆر بۆ دێ شکان بە تایبەتی ئەوانەی سایق ماتۆڕن ئەو حالەتانەمان زۆر بۆ دێ سایق ماتۆر
پەلاماری سەگ چۆنە پەلاماری سەگ دێن زۆر بووە زۆر بۆ بەڵێ زۆر بووە کەوایە ڕووداوی هاتوو چۆ ماتۆر سکیل ماتۆر و کێشەی دڵ زۆر بووە کێشەی دڵ گەلێ زۆر بۆ بەڕاستی لە هەر نەخۆشخانەیەکی فریاکەوتن لە هەولێر باسی لێوە دەکەم بەشێک کراوەتەوە سنتەری ڕاوێژکاریە چەند ژوورێک لە خۆ دەگرێت چەندە دەبینن ینی نەخۆشێکی زۆر لەگەڵ هاوڵی نەخۆش لێرە ئامادەن چەند دکتۆرێک هەیە من حەز دەکەم هەر چەندە نەخۆشیش هەیە بەڵام دەمەوێت ڕای دکتۆر وەگرم دکتۆر چیا کە لێرە بەردەوام لە فریاکەوتنە دکتۆر سلااو دەبێ ماندوو نەبی بەخێر بێ باشی بخێر بێ دختان چۆنە بەڵێدەچی زۆرە وڵا دەبین پێش دەرکە زۆر قەڵەباڵغا ڕۆژانە نەخۆشەکی زۆر دەبینی لە دوای سعات یەکەوە تاکو دوازەی شەو لای کەم 250 نەخۆش دەبینێت بەس لە پێشەوە بەس ئیشتیشاری بێزگە لە ژوورەوە لە یەکی شەو یەکی نیۆڕۆ تاکو دوازەی شەو دواتر کەم دەبێت دواتر هەردێت بەڵام نەخۆشەکان هەم دەنێت نەژوورەوە زۆربەی نەخۆشەکان چیە؟ لە کاتی ئێستا زۆربەی پەتای وەرجێ هەڵامەت و پەسی ئەوانەیە بەڵام نەخۆشی فرە زۆر فرە بەشەکانی کەشەیە بۆ نمونە ژانی کلیە ژانی خەڵکەیە شکانە حادیسەیە جاڵتەیە ئەوانە هەمووی دێت. چەند نەخۆش مام؟ 37 نەخۆش. 37 لە سعات چەند بۆ؟ لە سعات 6:30 تا ئێستا سعات 6:30 کەوایە تقریبان دەکات چەند سعات و نیوێ؟ سعات و نیوێ. 36 پارەکەی چەندە؟ بیتاقەی دکتۆرمان 3000 ئەشعەمان هەیە 5000 ساتیش ئەوە ڕاوێژکاریە ڕاوێژکاریە بەێ بەڵام فریاکەوتن هەمووی بەلاشە فریاکەوتن بەلاشە ئەگەر نەخۆش ئیمکانیەتی نەبی ینی ئێرە نیم چە حکومیە هەر حکومیە بەخۆی حکومیە بەڵام هەندێک پارە وەردەگیرە بۆ دامێ پارەوەرگیری ئەویش ینی بۆ موادکردنەکەی و بۆ ناو خەستەخانەکەی سەرفیاتی ناو خەستەخانەکە و زیانی هەر سەبارەت بە نرخ و خزمەت گوزاریەکان دەرمان کاک ئەوداڵ کە لێرە بەرپرسێکە لە وەزارەتی تەندروستی پێشتر لە ئەمریکا بووە لەوێش لە سیستەمی تەندروستی ئەمریکا کاری کردو کاک ئەوداڵ بەڕاست لە ئەمریکا کارت کرد بەڵێ ناتە سیستەمی تەندروستی سیستەمی بەڵێ زۆر گرانە لێ وەکو ئێرە نییە لێرە هەموو شتێک بە خۆڕێ لێ هەموو شتێک بە پارەیە تەنها ئەو سیسکانی کە لێرە دەگیرێ لێرە بە بەلاش دەگیرێت نەخۆشخانە حکوومیەکان لە ئەهلی نزیکەی سعری 6000 تا 75000 لە ئەمریکا سیتیسکانێک تقریبا 50 تا 60 وەرەقە تەکلیف دەکات ئەوەندە گرن بەڵێ گرانە باشە تۆ بەسەردان چووی یان نەخێر هەم دەبێت لە ساڵی 2000 چەند ڕگەزنامە هەیە ڕگەزنامەی ئەمریکی بێ بڵێ باشە لێرە کار دەکەن بەڵێ لێرە کار لێرەش دەژی بەڵێ لێرە دەژیم بۆچی ئێرە پێ خۆشتر ئێرە پێ باشترە ژیانەوەی قورسە دوو بەنسبەت کەرتی تەندروستی لەوێ بەڵام کاکە های کلاسە ئەمریکا سیستەمی تەندروستی کلاسە بە زوانیە و دەرزی خەڵک باسیەکە وەکو پێتم وە سیتیسکانێ لێ 56 وەرەقەیە بەڵێ ئەگەر تەمینت دەبێت 56 وەرەقە بژمێر بۆ سیتیسکانێک کەوایە ئەوەی لە کوردستان زۆر هەرزان پارە نادەی لێرە مشکلەکە ئەوەیە خەڵکی ئێمەش دایمەن هەتا دەرێ نەبینێ نازانێت قەدر ژووری باشە کاک گەنجۆ بەڕێوەبەری ئیدارەیە کاک گەنجۆ من ئەوەندەی بینیم کەسێک لە هاوڵاتیان دەیگوت نرخی دەرمان گرانە دەرمانخانە بەیانیان بەلاشە چکە سەر بە حکوومەتە ڕاستەوخۆ بەبێ بەرامبەر بەستی ئێواران دەرمانخانەکە بەکرێ گیراوە لە ڕێی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی بۆتە ئەهلی و هەر چەندە ئەوان چاودێری دەکەن لە ڕێگەی بەشی عقودات و قانونیان کە تەسعیرەیان کردووە و ڕۆژانەش دێن چاودێری دەکەن بەس کە کەسێک پێی گرانە ئێرە ئەهلیە پاش سەعادێک ئەبێتە ئەهلی لە حکومی نامینێتن ئەوەیە چکە پارەی دەدا ئەوەی ئیشکالەکە باشە بەس ئەو بەشە پارەی تێدا یان بەشەکانی تریش فریاکەوتن زۆربەی بەلاژ و پرسیارم کرد گوتی هیچ پارەی تێدا نییە فریاکەوتنەوەی بەلاشە بەلاش ئەی ئەمە سەر بە حکوومەت نییە ڕاوشکاری پێ ئەڵێن سیمی پرایڤێت چۆن ئێستا ئەتو دکتۆری ئەخسایی دەچی لە دادن دەیبینی بە 25,000 کەمتر ناتبینی سبەینان لێرە دکتۆری ئەخسایی بە 1000 دینار دەتبینی دکتۆری ئەخسایی لە ڕاوشکاری 1000 دینار دەتبینی بەیانە هەموو بەشەکانیشی هەیە هەموو بەشەکان باتنی و جراحە هەرسێک بەس لە ڕۆژ ئاوە لە ڕۆژ ئاوە ئەگەر پێویستی بە عملیات بوو یەکسەر تاویلی ژۆرە دەکرێت کە پێویستی شتێک بوو کە لە ژۆرە بکریان بخەوێندرێ ڕاستەخۆ بۆی دەکرێت و ئێستاش نەفسیشت کە دەبتە ئێواران ئەوەندەیە کە چووکە نمسەی
سیمی پرایڤێتی پێ دەوترێ بلیتی دکتۆر دەبێتە 3000 عینە دکتۆری شخصای بەڵام 24 کاتژمێرە 24 کاتژمێر دکتۆری پسپۆر لێرە ئامادەیە پسپۆر لێرە ئامادەیە تۆش دەڕێی هەر کوردستان باشترە لە من کوردستان زۆر باشترە زۆر باش لە ڕووی تەندروستی ڕووی تەندروستیەوە ئێستا بۆ نەخۆش بی بچێ دەرەوە لە لای سەردان پزیش بکەیت دەبێت یەکەم جار مەوعید دەبێت کە چێ مەوعید دەبێت دەبێت ساعتێ 2 ساعت بە دەرگادان شێتە بانک دەکەن دوای چێ ژوورێت تقریبا نیو ساعت تا 35 دقیقە نێرز دێت چەک هاپ دەکات پرسیارەکان لێ دەکات دوای دکتۆر لێ دەبینی تقریبا کە تۆ مەوعیدێکی دکتۆر تەبی دەبێت 3 ساعت پێ بچێت تا کولە دکتۆر ڕزگار دکتۆر بەس نەخۆشەکانی هەولێر دێنام شوێنە یان لۆ هەست دەکەم خەڵکی بێگانە شێ لە سنووری حافەزەی هەولێر کامل لە مەخموریە تا حاجۆمەران زایدن ڕانیا بەردەڕەش ئاکرێ زاروێ لە کەرکوب لە مووسڵ نەخۆشمان لەبۆ دێتن لەو هەموو ناوچانە هەموو دێن هۆکار چیە؟ هۆکارەوەی بەعام سنتەری پارێزگای هەولێر لەوانەیە باشتر بیتن لە سنتەرەکانی دیکە خەڵک ئەو وای بڕواوایە کە ئەو شتەی لە ناو سنتەری پارێزگا بە دەزەکەی لە شوێنەکانی کە هەبە ئاسانی بەفعلی وایە تەمام بەفعلی جوایە مەسەلەی سەباسی نەخۆشخانەی ڕۆژ ئاوا بکەین تقریبا دەتوانین بڵێن 100 سپێشالیتیەکانی ینی پسپۆڕی جیاوازەکانی لە خۆگرتیە باتنی هەیە تەواڕی هەیە مێشک و دەماری هەیە کسووری و شکانی هەیە لە شارۆچکەکان ئەم بەم شێوەیە شێوەی لەوانەیە نتوانانی هەموو قسمانە خڕکە مەسەر مختبەرێک هەیە 24 ساعتی کراوەیە ئەشعەتێ 24 ساعتی کراوەیە ئەشی ئەیتن نووری کە سیتیسکانی پێ دەکرێن 24 ساعتی کرایتەوە عملیات سوغرات بە 24 ساعتی عملیاتی تاڕیئە هەر وەختێکی دەکرێتن دوایە دوو وەزبیت کە عملیات سبەینان و شەوان لە حاجی ئۆمەرە بەردەڕەش بەڵێ لەولاوە دیانە ڕانیە هەموو دێنە هۆی دێن بەڵێ ئامارێکی لە بەردەستە پێم بڵێ ڕقەمەکان چیدا ئەوە ئاماری مانجی 11 کۆی گشتی نەخۆشی مانجی 11مان 15226 نەخۆش بووە لە یەک مانگ دەد تەبعاً نەخۆشەکان جیاوازن هەناومان هەیە زەبری دەرەچیە بەربوونەوەی شکانە ڕووداوی هاتوچۆیە مارگەستنە سەگگەستنە هەوڵی خۆکوشتن سەگگەستن تۆ پێم بڵێ سەگگەستنەکەم پێ بڵێ چەندە توخوا سەگگەستن مانجی ڕابردوو 89 حالەتمانەوە 89 حالەت سیرکەن بەڕێزانم بەرپرسان ڤێتەرنەری پارێزگار هەموو ئەوانەی کە بەرپرسن لە وڵاتە 89 حالەتی پەلاماردانی سەگ بەس مانجی هەستا حالەتەکان چۆن بووە؟ حالەتەکان الحەمدولای نەگەیشتە مردنی وەڵ حالەتمان هەبووە ینی زۆریش خەتەر بووە جێی ترسناچی گرتیە برینی لە دمو چاو دروست کردیە مەسروفاتی سەگگەستن گەلک زۆرە مثلا دەرزی باکسینی دەوێتن نزیکەی 4-5 باکسینی دەوێتن هیچ لە $70 کەمتر لە حکومەت ڕناوەسی دەرزی سیڕەمی دەوێتن کە پێ دەگوتێتن IgG ئەویش عینە بە $50 جگە لە تەداوی لە حکومەتی ناوەندی دێتن لە بەغدایە ڕادێتن هەندێک کات بەڕاستی دۆدمان زۆر لەسەر لە بچێ لەبەر لە شارەکانی دیکەی حکومەتی عێراق و برین ناوەڕاست و خوار عێراق لەوێش سەگگەستن زۆر بوو ئەو حساباتانی کردیان بنمونە ملیۆنێکیان کرد ساڵانە بەشی کردێ بەڵام ئەو فترێ ئەو 2 ساڵی ئەو ملیۆنە بەشی عێراق ناکاتە باشە منداڵی تێدا بووە منداڵی تێدا بوو بڵێ منداڵی ژنی تێدا بۆ پیا و گەورە گەسکە حقیلەوەی هەم تەمەنش چی ئەوەی کە پەلاماری دابوو زۆر لە مێشکت ماوە ئازاری زۆر بی والله حالتمان هەبووە مثلەن سەبە دوو منداڵەکەی کەتیە منداڵەکە سارەش لێدایە یعنی لە زیاتی سەیەکە بیگەزیتن سارەش لێدایە داخل بوون و عملیات و دەست شکان و طبعا شی بە ئازار و ناخۆشی زۆر تێدا ئامارەکە تەواو بوو دکتۆر ئامارەکە و بەس ئاماری گشتی بوو بەدەمەی باسی عملیاتتان لە بکەم کە مانجی ڕابردوو 701 عملیات لەو نەخۆشخانەیە کرایە 701 عملیات ینی هەموو ڕۆژێک نزیکەی 25 عملیات لەو نەخۆشخانەی دەڕواتن عملیاتی کوبرا و فوق کوبرا باسی عملیات سوغڕای ناکەین دوورینەوەکە شتەکە 370 عملیاتی ئێسکوشکان یعنی لە کاتژمێر سێ شەو دکتۆر هەیە نەشتەرگەری حالەتمان سعات بەیانی ئەو ڕووداوێکن مەتاڕی بەفکرتان بێتنەوەی سیارێک لە زابتەکانیدا دەستیان بە عملیات کردە تا 8 سبەین طبعا هەموو دکاتەکەیە بەڵام کاتی عملیاتی وەبی شتەکەم نیزام هەبیتن
تاقیماتە بیست بینان هەشتی باین دەست پێ دەکات تا دەوروریەکی نیوەڕۆ زۆربەی عملیاتانی شەوماینەوە سەرڕێ خەڵک کۆرەیە سعاسی شێ پێویست ناکات عملیاتکە هەشتی بەیانی دەیکەی و شەوانی لە 6 ئێوارە هەفتی ئێوارە دووبارە دەست بە عملیات دەکرێتەوە تا یەک هەتا ئاخیر نەخۆش ببینی لە نەخۆشخانە بەس پاشان یەکێک دێ حالەتاری سیارەك لێدایە تووشی نەزیف داخلی بوو یەکە سەر عملیات دەکرێت نیو سەعاتێکی دەوێتە حاضر دەکرێتن ف 370 عملیاتی بەس کسووری عملیاتی مێشک و دەمار 53 عملیات فاکو ئەوەکو نمونە دەمەبین و کاو خزمەتی لێر دەکرێت من ناڵێن نەخستانیمان نییە بە تایبەتی ئەو 2 مانگی ئاخیری زۆر نەخستانیمان هەیە بودجە هەموو کەم بووە دەرمانەکان کەم بووە بەس الحەمدوللا ینی دائیمە سەپۆرتمان هەبووە لە بەڕێوەبەراتێکی تەندروستی هەولێر ئەو شتی زۆر پێویست دابینمان کردیە دوای خەلەرێکی دیکە هەیە مەسەن تاکە ئێستا تەواڕی ڕۆژئاوە تاکە تەواڕی لە هەولێرێ ینی زەختەشی زۆرمان لەسرە ئەگەر تەواڕێک تایبەت کرایە بە کۆڕۆنای تەواڕیتکە ڕۆژهەڵات لەژێر نۆژەنکردنەوەدایە فهیوامان وایە ئینشاءڵڵە نەگاتە سەر ساڵی تەواڕی ڕۆژهەڵات بکرێتەوە ئەو لۆدەی دەبینن بە ئەکیدی دابەش دەبێتن کەمتر دەفتەوە دەکەن سەر. بە بەراورد لەگەڵ نەخۆشخانە ئەهلیەکان نەخۆشخانەکانی حکومی لە ماوەی 2 کاتژمێری ڕابردوو کە من لێرە ئامادە بووم زۆر باشترە لە زۆربەی بوارەکان نەخۆشخانە حکومیەکان فریاکەوتن خزمەت گوزاری باشترە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەو مانایە نییە کە نەخۆشخانەکانی فریاکەوتن لە سەرانسەری هەرێمی کوردستان بە تایبەت لە شارۆچکەکان وەک پێویست بێت بۆیە چاوخشانەوە بە پێشکەشکردنی پێداویستی زیاتر و خزمەت گوزاری بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کارێکی گرنگ دەبێت وەزارەتی تەندروستی و حکومەتی هەرێمی کوردستان و ئەم کابینەیە کاری زیاتری لەسەر بکات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە کامەران بێت.